وەختتان وەخێر خەڵکی کوردەوار و میدوارم لە هەر کوێ هەن ساق و سەلامەت بن. نەورۆز تێپەڕی و بۆ نەگەلە جۆرا و جۆرێک بە پشتیەوە هات، بەڵام ئێمە بە پێچەوانی ساڵەکانی تر بەرنامەیەکی تایبەتمان بە پێچەوانەی ئەوەی کە ڕوودا و گەلە جۆرا و جۆرێک لە ناوچەکە اتفاق کەوت بە نیسبەتی ساڵەکانی تر نەبوو. دەبوایە ئێمە کارنامەیەکمان لە کارە خۆمان وەکو ئاخێز و کوردەوارە سەربەخۆ بەرامبەر بە خەڵکی کوردەوار ئیعلام بکردایە. ساڵەکانی پێشووتر ئێمە دادگاهی قیامەتیان هەڵەبجەمان بوو، هاوکات بوو لەگەڵ نۆرۆز. پێشووتر لە ئەو ئێمە لەگەڵ پرۆژەکانە دەوڵەتە ئێرانی کە لە سەرزەمینە کوردەوارە خەریکە بڕێوە ئەچێت ڕوبەڕوو بووینەوە وەکو بۆنە و ئێڤنتە نۆرۆز. پێشووتر ئێمە لەگەڵ هەڵسوڕاوانە کۆمەڵگای مەدەنی و ئەحزابێک لە ژێر ناوە خەباتە مەدەنیە ڕوبەڕوو بووینەوە. ئێمە لە پڕێکا فڕەدریاگینە ناوە دنیایەک و لە پڕێکا خەریکین ڕائەکەین و ئاوڕێک نادەین و بزانین چه اتفاقێک کەوتگە. کۆمەڵگا بۆیە پێویستی بە ئێلیتە، کۆمەڵگا بۆیە پێویستی بە ڕابەرە لەبەر ئەوەی مەسیرەکە ڕێگەکە ڕێگەی بەرەو و پێشۆ چوون ڕووناک بکاتەوە. تەمامی ئەمانەی کە من دامەقەی یەکتریوە ئەمڕۆ قەرارە بیکەمەوە. من فیدبەکێک لە خەڵکەکەی خۆم ئەگرمەوە، فیدبەکێک کە دوژمنان ئێمە و دوژمنانێک کە هەست بە خەتەرێکی گەورە ئەکەن محاولەکەن لە ڕێگەی قسەی ئەوامانە بە چکۆلەکردنەوەی ئەقڵە مردمە ئێمە و بە ئستفادەکردن لە هەندێک ئێلەمان ڕوبەڕووی بوون و بوەستن. جا من ئمڕۆ بڕێک لەو ئەقڵە سەلیمە جواب ئەدەمەوە و محاولەکەم چاوێکی پێ بخشێنم و محاولەکەم خەڵک ئامادەکەم. ئەم ماوەیە ئاخێزە کوردەوارە سەربەخۆ سەرقاڵی نووسینی کەڵامە جەمیشتە کوردانە. بگرە ئێوە پێی بێژن مانیفێست. مانیفێست بۆچی؟ بۆ خۆتفاقدان، بۆچی؟ بۆ ڕاپەڕینێکی و بۆ ئاخێزێکی مەیدانی. مانیفێست ئیدعانامەی گشتی و پەیماننامەی گشتیە. پەیماننامەی گشتیە کێ؟ کوردان. خۆم خەڵکە گشتی وەختی نییە دانیشێدی بەیتەکانە ئاخێز گوێ بدات. ئەمە یەک دوو. خۆ ئەم خەڵکە گشتی ئیعترافی بە دەردەدار بوون نەکردگە تا بە شوێنە دەرمانە دەردەکانی بڕوات. خۆ ئەم خەڵکە گشتی کێشە و دەغدغەی ئەوە نییە تا بزانێت لە چ جیهانێکا ژیان ئەکا و چۆن ئێشێت ژیان بکات و ئەم دەرفەتە تایبەتەی ژیانە خۆی بواتە بەرەوە. دەرنەتیجە تۆ پێویستیت هەست بە مەتنێک گەڵاڵەیەک ڕوو بە خەڵک کە تۆ کێی، کە ئەم جیهانە چه مشکلێکی هەست و تۆ گەرەکتە چۆن ئەم مشکلە حەڵکەی. بۆیە ئەمە ئەتوانێت بە شێوەیەکی هەمەگیر و بە شێوەیەکی هەمولایانە بەناو خەڵک و بڵاو بکرێتەوە تا بتوانێت سەرەتای تفاقە مەیدانی بێت بۆ دروستکردن حرەکەتێکی پان و بەرینی گشتی. مانیفێست خەڵک دروست ئەکا و مانیفێست خەڵک مەبەستدار ئەکا، مەبەستداری ئەکات کە لە بێدەنگی بێتە دەر. مانیفێست خەڵک مەبەستدار ئەکات کە پێگەی خۆی بناسێتەوە. ئەزانم ئەمانە تازەن، ئەزانم ئەمانە بەدیئەن لە سەرزەمینە ئێمە، ئەزانم ئێمە وەبەر فرەهێرش گەلێک کەوتگین، هەر لە ئیسلامە فاوندامنتاڵیوە گرتگە تا فاشیزم و ناسیۆنەلیزم. لە بەرزکردنەوەی جیهانە کوردی و ئینسانە کوردیە ئایا ئێمە خەریکین بەرتریەکی نیژادی و عنسوری بە کورد ئەدەین، یان ئێمە جۆرێکی تر ئەم دنیا ئەوێنین و پێمان وایە کە
تەنیا جۆری ڕوبەڕووبوونەوە لەگەڵ ئەم نەهامەتە گشتگیرەی کە دەستی بە یەغەی دنیا گرتگە، ئەمە حەزارەتەکان و تەمەدونەکانن کە ئەتوانن لە بەرامبەریا بوێسن. وەلەگرا ئەتوانێ ئەو پۆتەنسیێڵە هەنە کورد بێت، هەنە سەرزەمینی کوردەوار بێت و هەنە ئینسانە کوردی بێت. نظامە سوڵتە لە تەیە ساڵان ڕابردووی خۆیان لە تەمەنە 200 ساڵەیە چڕوپڕ خۆی و بە درێژایی 400 ساڵ بەرنامەی خۆی توانی یەسی لە فەرە قەیرانێک دەرباز بوێت و بەسەر فرە شتێک ئازاڵ بوێت و بەسەر زۆر شتێکی تازە دروستکراوە ئەم هێژەمۆنەی خۆی دابنێت. سوال ئەمەسە ئێمەمانان چۆن سیاسەت ئەوێنین، ئێمەمانان چۆن لەگەڵ ئەم مەسائلانە ڕوبەڕوو ئەوینەوە. بزانن بە بەرچاوە ئێمە بە ملیۆنها کەس خەریکە ئەو سەرزەمینە جێ تێڵێت و ڕەوەکە، بەرەو ئوروپا تێت، بەرەو ئاسیا ئەڕوا، بەرەو وڵاتەکانی تر ئەڕوا، با ناوەکە بگۆڕم ڕوو لە بازاڕەکانی تر ئەکا. ئێمە خەریکین لە دەورانە تەمەنمانە، من 40 ساڵمە، 40 ساڵ بۆ تەمەنە ئینسانێک نیوەی تەمەنێسی، بەڵام بۆ مێژوو هیچ نییە. من لەم تەمەنەی خۆم ئەوەی کە لەم مێژووە بە ناوم مێژوو باس کریا چاوم پێکەوت. من لەم تەمەنەی خۆم گۆڕینی 180 دەرەجەیی هەڵسوکەوتی ئینسانەکانم لەگەڵ یەکتریادی. من لەم تەمەنەی خۆم ڕۆخانی دەسەڵاتەکانم دی. من لەم تەمەنەی خۆم چۆنیەتی داڕشتنە نەزم جیهانیم دی. من لەم تەمەنەی خۆم قۆناغگەل جۆرا و جۆرم چاو پێکەوت کە ئەوسا بە گوێرەی قڕون اتفاق ناکەوت، 100 ساڵ پێچوو تا تەغییرێکی ئاوا دروست بوێت. هاوکاتە لەگەڵ ئەمە ئێمە دیاردەگەلێک ئەوێنین کە بە پەرچاومان و زۆر عادی کریاگن. سوال ئەمەسە: ئایا ئاخێزە کوردەوارە سەربەخۆ لەگەڵ ئینتەرتەیمنت و سەرگەرمبوونە ئینسانەکان مخالفە؟ ئایا ئاخێزە کوردەوارە سەربەخۆ نەیگەرەکە خەڵکە ئێمە شاد وێت؟ ئایا ئاخێزە کوردەوارە سەربەخۆ مەبەستی ئەوەسە خەڵکە ئێمە لە ناو ژیانە خۆیە سەما و ڕەقس و خۆشەویستی و دڵداری و تام و چێژە ئەو لەززەتانەی ژیانی نەکات؟ نەخێر. بەڵام سەبەبەکەی ئەوەسە تۆ وەختێ لەگەڵ کاولستانێکا ڕوبەڕوو ئەوی تۆ کە گەمارۆیان داگە و تۆ نازانی دۆست کێز، دوژمن کێز، و نازانی چۆن دەسەڵات تێت و چۆن دەسەڵات مسۆگەر ئەوێت و چۆن دەسەڵات ئەمێنێتەوە، سەری لێ دەرناکەی. تۆ سەری لێ دەرناکەی حکوومەتە هەرێمە کوردستان چۆن حکوومەتە کوردی نییە. تۆ سەری لێ دەرناکەی حکوومەتە هەرێمە کوردستان بۆچی 1.5 ملیۆن مەعاشخۆرە بەتاڵ دروست ئەکا، یانێ بێ ئەوەی کە هیچ سروەتی بەرهەم بهێنن بۆ ئێمە 1.5 ملیۆن مەعاشخۆرێکمان هەست کە بۆ کۆمەڵگای کوردی هیچ سروەتێ تەولید ناکەن. سەبەبەکەی چییە؟ ئەمانە ئینسانگەلێکی نەفامن، نادانن. بۆ لە ڕوانگەی منە پەیمانە حەیدەریوە مەلا بەختیار مهمترین و گرینگترین مۆرەی حەلیمە کوردستانە لە مەسعود بارزانی مهمترە، زۆر مهمترە. وەلێ بۆ لە نەزەرم مردم و مەلا بەختیار تڕۆس؟ بۆ مردم فکرەکە مەلا بەختیار هیچی نییە؟ بۆ وا فکرەکاتەوە؟ لە کاتێکا مەلا بەختیار مەسعود بارزانی نۆکەریتی، ئەبێ نۆکەری بێت، چون مەلا بەختیار دەنگبێژ قسە بێژە ئەربابە گەورەس و مەسعود بەڕێوەبەرە پێگەیە مەلا بەختیار لە لای ئەربابە گەورەوە زۆر گەورەترە لەو پێگەی وا مەسعود هەسی.
ئەمە هەڵسوکەوتەکانی مەلابەختیارە خەریکە کۆمەڵگایەک ڕواڵەتی ئەگۆڕێ دەرونی ئەگۆڕێ ومەسعود بارزانی ومەسعود مسەفا ئەو سەلامە جوولەکە و بنەماڵی تاڵەبانیە جوولەکە گشتیان کارمەند و بەڕێوەبەر ئەربابە گەورن. بۆ خاتری ئەوەی کە ئێمە لەم قسە سەرشەقامیانە بینە دەرەوە کابرا محکوم دەکا بە تێئۆریە تەوتەئە، کاورا محکومە دەکا بەوەی کە تۆ تووشی خیاڵ و ئەوانە بوویت و گەرە کەسی بەمانە هێزە کۆمەڵ لە تۆ بسێنێتۆ، من ناچارم چاوێکی سەریع بە تاریخە بخشێنم. بزانن ئێمە لە دنیایەکە ژیان ئەەکەین کە پێی ئێژن دنیای نئۆلیبراڵی، دنیای سیستەمە بازاڕە ئازاد. ئەمە قبول ئەەکەین، یعنی خۆ ڕەتی ناکەینەوە و ڕەتی ناکەینەوە کە ئێمە بەشێکین لەوە و ڕەتی ناکەینەوە کە دنیای کە سەرزەمینە ئێمەیش وە بەر ئەم تەغییرە کەوتگە. پس ئێمە لە تاریخە و لە تاریخە وڵاتە ئوروپایەکانە ئەخۆینە دەورانە فێئۆدالی. لە دەورانە فێئۆدالیە کۆمەڵێک کەس پێیا ئەبن کە بە گوێرەی قسەی ئێوە هەموو شتێک زەربی سفرەکەن، یعنی جەهانە فێئۆدالی نەزم و تەداوم و بەرقەراربوونە جەهانە فێئۆدالی لە بنەڕەت و وێرانەکەن. هەڵسوکەوتی کۆمەڵایەتی، هەڵسوکەوتی نێوانە بنەماڵە، هەڵسوکەوتی ساختاری دەسەڵات، هەڵسوکەوتی چۆنیەتیە بەرهەمهێنان بنیادەن نابودیەکە. ئەگەر ئێمە لەمە تێبگەین ئەو جار ئەفامین مەسەڵەن شەریعەتە ئیسلامی لە دەورانە ئەمڕوا بە کەڵک نایێت. بۆ لەبەرەوەی پوڵ یا پارە هەمان چت نییە کە 200 ساڵ دوای مەرگە پێغەمبەرە ئیسلام فەقیهانێک بەناو فەقیهگە لە مەزاهبە ئەهل تەسەنن و تەشەیوع ئەحیانەن هاتگن و فەقیان بەکاربردگە، شێوەی بەرهەمهێنان، شێوەی کۆمەڵگا، مەسئلەیەک بەناو سوود، مەسئلەیەک بەناو سەرمایە، مەسئلەیەک بەناو ڕەبا، مەسئلەیەک بەناو پوڵ، مەسئلەی هەڵسوکەوتە نێوانە ئینسانەکان کولەن گۆڕیاکە. پس تەطبیقدان ئەم شەرعە لەگەڵ ئەم شەرایطە ئیمکان ناپەزیرە. پوڵ ئەوسا شتێکی تروگە، ئیستا شتێکی ترە. بزانە ئێمە بارها ئەمان وت کرێکارە نانەواخانە کرێکارە نانەواخانەست، یعنی ئێمە کرێکارە نانەواخانەمان هەر نەوگە، ئەوەی خشت دروستکە نەمان بووگە، کڵاشکەر و جۆوەڵا و ئەمانمانە نەوگە. با بگومانە ئەی فەرقە ئەو چییە تەکە ئەمەی کە ئەمڕۆ پێئێژین کرێکار. بۆ لە بورهەیەکە کرێکار لەدایکەوێ لە بورهەیەکان نییە. ئەی ئەگەر پوڵ هەر کۆمەڵگای بەشەری ناسی گێسی چه فەرقێکەکە لە دنیای ئەمڕۆ تەکڕا بردووە؟ فەرقی هەست؟ ئەگەر ئێمە ئەمانە نەزانین فکرکەین پارە هەمان پارەیەوە 1000 ساڵە پێش بووگە، تووشی قەیرانێکی گەورەی سەر لێ شێواوی بووین چون نافامین وای نەکامە دنیا. بۆیە مەسەڵەن ئێستا عیدەیەک تێنە ئوروپا گەرەکیانە بە قەوڵ خۆیان سەرمایە گوزاری بکەن، پاشکەوتێکیان هەست و ئەم پاشکەوتە ئەڕواتە ناوە کڕینە مەڵک بەناوە ئاپارتمان یا شۆقە. کابرا ئەڕوا شۆقە ئەسێنێ لە کرماشان، لە سلێمانی، لە سنە، تێت لەگرا کرێکاری ئەکا، کاسبی ئەکا، قاچاخەکە، 50,000 پۆند 100,000 پۆند ئەهەنێرێت و شۆقەیەک ئەسێنێ بە ئاسمانگۆ 200 متر 300 متر. پێی وایە کە سەرمایە گوزاری کردووە، لە خۆشی سوال ناکە دێ ئەگەر قەرارە گشت کەسێ وا پوڵدار بوێت ئەو قەرارە چه کارێک بکات کە کڕینە ئەم ئاپارتمانە کە هانی ئەدەن بێ بڕۆ بیکڕە ئەو پوڵدارەکە.
ئەگەر ئەم ئاپارتمان سازیە شتە خراوێکە حاکمیەت بۆ خەڵکی هان ئەدا ئەم کارە بکەن. بۆ یەکێ لە کارگەرە گەورەی حکوومەتە هەرێم شارەک سازیە. بۆ هەولێرە چکۆلە سلێمانیە چکۆلەیە دەوروبەری شەستیەکان ئەمڕۆ تەقی گەسۆ گوندە ئاڵمانی و گوندە زێڕین و گوندە نازانم بەڤرلی هێڵز و گوندە فڵان و گوندە بیسان. بۆ ئەگەر ئەمانە ئەوێت و سوال ئەو جار ئەزانی خەڵکە ئێمە لە هەرێمە خەڵکە ئێمە لە سەرزەمینە کوردەوارە لە هەموو بەشێکە بۆ حاڵی خراپە دانامرکێتەوە بۆ دانامرکێتەوە بەڵام نایشزانێ بۆ حاڵی خراپە. ئەو قسانەی کە فێری ئەکەن لە میدیاکان و فێری ئەکەن تکراریەکاتەوە ئێژێ بێمەعاشیە ئێژێ دزە گەندەڵیە گومرکات ئەخوەن پارەی نەوت ئەخوەن ئەمانە دزن. بۆ ئەمە نافامێت دزی لە دنیای سەرمایەداریە مەگەر ئەمەڵێکی غەیر ئەخلاقیە. ئەسڵ سوالەکە وا دروستکەین ئایا لە دنیای سەرمایەداریە ئێمە شتێکمان هەست فعلێکمان هەست بە ناوی فعلی ئەخلاقی؟ جوابە مەسە خێر نیمانە. ئایا چۆنیەتیە پارە پەیداکردن لە دنیای سەرمایەداریە ئەخلاقی شیواتیە؟ جوابە مەسە نەخێر ئەخلاقیتیانیە. ئەی چی واتیە؟ یاسایی بوون و نایاسایی بوونی واتیە. تۆ ئەتوانی کارێ بکەی یاساییە ئەتوانی کارێ بکەی نایاساییە. ئەگەر بتگرن جرمە بەسەرا ئەدەن ئەگەر بتگرن سزات بەسەرا ئەدەن. دەی چه ئەتفاقێ کەوتگە کە لە بنەڕەت و لە دەورانە فێئۆدالی هەرچی شتە زەربە سفر کریاگە؟ چه ئەتفاقێ کەوتگە؟ کەس ناتوانێت نکۆڵی لەوە بکات کە دنیای جەدیدێک کە ئوروپاییەکان دەسی پێ ئەەکەن دوو ستونی هەست: لیبرالیزم کۆمۆنیزم، سەرمایەداری کۆمۆنیزم. تۆ یا جامعەیەکی کۆمۆنیستی دەوێت بە ئابوووریەکی کۆمۆنیستی یا کۆمەلگایەکی لیبرالیت ئەوێ بە ئابووریە نێئۆ لیبرالی. ئەم دووە دوو بەرهەمی دنیای جەدیدێکن کە ئێمەتیە خەریکی ژیانەکەین. ئۆکەی، کۆمۆنیزم یا چەپ گرنگیەکەی وا لە ئەوەی کە نەغدی دنیای سەرمایەداریەکە، یعنی ئەوەڵ دەفعە سەرمایەداری تێت تا چەپ مەعنا پەیاکە، یعنی چەپ هەنگاوێکە، یعنی چەپ لە دایکبووی دەسە سەرمایەداری و شەرایەتێکە کە سەرمایەداری ئەی خوڵقێنێ. کەواتە چەپ هەنگاوێک وا لەبەرە سەرمایەداریە. ئەم ڕەخنە ئەگرێ لە ئەو و ئێژێ من گەرەکمە تۆ بڕۆخێنم. کۆمۆنیزم و سەرمایەداری یەکتری ئەگرن تا فەئۆدالیزم لەبین بوون، یعنی کەرەستەکانە کۆمۆنیزم تەکە کەرەستەکانە سەرمایەداری یەکەگرن تا دنیای فەئۆدالی لەبین بوون. کە چی بوێت کە سەرمایەداری دروست بوێت تا کۆمۆنیزم بەر عەلەیهە سەرمایەداری شەڕکە. دەی ئێستا ئێمە بین چاوێ بخشێنیم بزانین چه ئەتفاقێک کەفتگە. تۆ لە پێش لە سەرمایەداری لەم ئوروپا لەگەڵ ١٩٠ تا ٩٥ خەڵکی کۆیلەی بە بنەچەق کۆیلەی کوڕ لە دوای باوک لە دوای باوک ڕەعیەتوگە، یعنی سەرڤەنتوگە، یعنی بێگاری کردگە، یعنی تەنیا منبەع ژیانکردن زەمین بووگە، جووتیاری بووگە. بەعام کەسانێک زەمینەکانیان لە بندەستە خۆیان گرتگە بووگن بە ئەرباب، وەلێ ئەم ئەربابە پێویستی هەست بە کەسانێک کە بێن ئەم زەمینە بکێڵن. بۆیە ئەم زەمینەی داوەتە دەسە نۆکەرەکانە خۆی
تا ئەم نۆکەرانە تا ئەم ڕەعیەتانە تا ئەم ڕەعیەت جووتیارانە ئەم زەمینە بکێڵن. مەسەڵەن لە تەنێ گەنم ئەم کاورا کە ئەم زەمینەیە کاڵیوە لە تەنێ گەنم 200 کیلۆی هینی خۆی بووە، 800 هینی ئەرباب بووە. ئەم کابرا یەک اتفاقی واتیە، ئەم کابرا جەدەن دەرجەد ڕایەت لەدایکەوێت، یعنی تۆ قەت ناتوانی لە ڕایەتی دەربێی و ببی بە ئەرباب، نابێت، لەبەرەوەی نەوابووگی نەوا ئەبێت. کاک هێمنە عەباسی، من چون گفتوگۆ ئەەکەم لەم دیبەیتە جوابە تویش ئەدەم و ئەناخۆ لە خیابانوی نادەم قۆنەرەکانی شم پاکەیتەوە. کورد هەر منی کەم بوو، یعنی تۆ هەرچیشتە هەست، تۆ ئینسانە گەورەت هەست، ئینسانە ڕابرت هەست، ئینسانە تێگەیشتوت هەست، تەمامی ئەمانتە هەست. یا تۆ فکرەکەی ئێمەی جەردە و خوێڕی و دز و چین کامیانین، لە کامیان کەم هاتگین، یعنی یا گەورە گەورەی فرەمان هەست کە ئیستا ئێمەش هاتکین بووینەوە گەورە، یا دز و جەردە و خوێڕی فرەمان هەست. جا ئیستا تۆ خۆت وایتە ناوی خوێڕیەکانە، تۆ ئیستا وایتە ناوی خوێڕیەکانە. ڕۆڵەگیان کەرێ وەکو تۆ حاڵی نییە وا لە کام دنیا، کەرێ وەکو تۆ نازانێ وا لە کام دنیا کەر کریاگە. ڕۆڵەگیان تۆ فرەدریاگی وایتە قەڕنە 21ەمە ساڵە 2022، نەئەزانی پارە یعنی چی، نەئەزانی ئابووری یعنی چی، نەئەزانی سیاسەت یعنی چی، وەکو حەیوان هێشێ ئەکەنە ملە جووتە پێ ئەکەن، تۆ حاڵی نییە وایتە گوێ. بۆیە ئێمە ناچارین بین بێژین تۆ مۆقعیەتە وا لەکوێ بۆ ئەو نەکەری کێ کەرتی کردگە، لە دایک بووگی کەری یا شەراییتی تۆی کەر کردگە. پس ئێمە دیمان ئەو کابرا کە ڕعیەت بوو بەسریا بوو بە زەمینەکەی، ئەوە نانی ئەدا. سەرمایەداری چی کرد؟ سەرمایەداری هاتووە ئەم ئینسانەی کە لەسەر ئەم زەمینە خەریک بوو بێگاری ئەکرد و ئەوەی بەرهەمی ئەهێنا زۆرینەکەی هەنە ئەرباب بوو و ئەرباب هیچ کارێکی نەیەکرد، لەم ڕابتە قەتیسکریاگیە دەری هاورد. یعنی وتی تۆ ناوێ ڕعیەتە بن بی بێ خۆت لەم قەتیسماویە دەربێرە. ئەمانە لە زەمینە ئەرباب بڕیان، ئەمە نەبوو بڕۆن زەمینەکە کەنە هەنە خۆیان، بەڵکو ئەرباب بە شەق دەریانی کرد. ئەمانە حەچێکیان لەدەسۆنەما مانوچی تەنیا کەرەستەی بەرهەمهێنەرێک کە ئەمانە هەیان بوو کەرەستەی زاوزێ بوو، ناوگەڵیان هەنە خۆیان بوو، تەنیا شتێک کە بەرهەمیانە هاورد ئینسانێکی تر وەکو خۆیان بوو. لەولاوە چیتریان هەبوو بۆ فرۆشتن لەشە خۆیان هەبوو، یا ئەوەی کە لە مێشکیان تێتە دەر، یا ئەوەی کە لە عەزەڵاتیان تێتە دەر، بەس ئەویان هەبوو بۆ فرۆشتن. لەم گۆی زەمینە، لەم تەبیعەتە وا خوا داگێسی، وا ئینسان دەسی تێبووە و ژیانی تیا بکە و ژیان خۆی تیا دەربێرێ، تۆ هیچ مەڵکیەتێکە بەم گۆی زەمینە نییە، بەڵکو تۆ ئیشێ بڕۆی هێزە کارە خۆت بفرۆشی. ئالەگرا پرۆلێتەر لەدایکەوێت، کارگەر لەدایکەوێت کە بەگرێ بەستێک لەگەڵ ساحێب کارە ئەڕوات خۆی ئەفرۆشێ پێی.
ئەمە کەی دروزەوێ ئەمە زەمانێک کە چۆنیەتیە بەرهەمهێنانە گۆڕێت. یعنی ئەگەر کابرایەک بە یەک هەفتە کار دانەیەک ئەمانەی دروسە کرد بەدەست، ئەمڕۆ بە هاتنە یارمەتیە ماشین و هێزە بخار و ئەمانە کابرایە لە کارخانەیەکە بە ساعەتێ 200,000 دانە لەمانە دروسەکە. 5 ڕۆژ و دانەیە لەمانە لەکوێ بە ساعەتێ 200,000 دانە لەمانە لەکوێ. بۆ بەرهەم هاوردنی ئەمە تۆ پێویستیت بە سەرمایی سابت هەست، وەکو مەوادە خام، وەکو ئەبزارە تەولید، وەکو جێگەی تەولید و بەرهەمهێ هاوردن. لە کەنارە ئەمە تۆ احتیاجە بە سەرمایی متەغەیر هەست، کرێکار، ئەو کرێکارەی وا هێزە خۆی بفرۆشێ. ئەگەر تاگرا تێبگەی بەم نەتیجە ئەگەی کە ماشێن پارە هەر لە خۆیوە سەرمایە نییە. ئەوەی تۆ 100,000 پارەی نووسود هەبێت سەرمایە نییە، مەگەر تۆ ئەم پارە بخەیتە ناوە ڕەوەندە پارە دروستکردن تا بتوانێت لە چرخشێکە بێت و بڕوا و پارەی زیاتر و زیاتر، یعنی ئەرزشی زیاتر و ئەرزشی زیاتر دەربێت. ئەمە پێویستی بە چی هەست؟ پێویستی بە نەفەرات هەست، ئینسان گەلێک کە بتوانن خۆ بفرۆشن، هێزە کارە خۆیان بفرۆشن. تۆ ئەگەر ئیستە بڕۆی لە سلێمانی معمەلێ دابنی 10 ملیۆن دۆلاری تیا سەرفکەی ئاو تەماتە بەرهەم بهێنی، ئەگەر 400 کرێکارە دەست نەکەفێ کە حازر بن بە ساعەتێ 2000 دینار ئیشە بوو بکەن، تۆ نە ئەتوانی بەرهەم بێنیت، نە سەرمایەداری، نە کارخانەکە ئەکەوێتە ڕێ. پس تۆ بەر لەوەی ئاو تەماتە دروستکەی ئێشێ 400 نەفەرت ئامادە کردوێت کە بتوانێ خۆی بفرۆشێ بە تۆ. ئەگەر تا ئەگرا تێگەین ئەو وەخت ئەزانین بۆچی سەرمایەداری ئەوێت و جیهانی. یەک، بازاڕی گەرەکە مەحسوڵاتە خۆی تیا بفرۆشێت، بازاڕی گەرەکە تیا تەقازا بکرێت تا مەحسوڵاتەکەی بسێنن. بازاڕی گەرەک. لە کەنارە ئەمە هەموو شتێک بەرهەمە، کالاس، حتا ئینسان. تۆ بۆ خاتری ئەوەی خەڵکێک بکەی بە مشتری خۆت، خەڵکێک بکەی بە هێزە خۆت، ئەبێ ئەم خەڵکە لە هەموو شتێکی کۆنی خۆی دایبڕیت، لە شێوەی ژیانی، لە شێوەی مالکیەتی، لە شێوەی هەڵسوکەوتی، لە پەیوەندیەکانی کۆمەڵایەتی، هەمووی لێ بسێنیتەوە تا ڕوت و قوتی کەی تۆ ئەم ئینسانە بۆ تۆ ببێت بە هێز، هەم مەسرەفکە هەم بەرهەم بهێنێت ئەو جۆرەی کە تۆ گەرەکتە، ئەو جۆرەی کە تۆ گەرەکتە. وەگەرنە تۆ با 200,000 دانە لەمانە تەولید بکەین. ئەگەر کەسانێک نەون ئەمانە مەسرفکەن، ئەمانە بەدەک بە کەڵکە هیچ نایێت و سەرمایەداری تووشی بوحرانەوێت، تووشی بوحرانی بەرهەمهێنانی زیادە ئەوێت، تووشی بوحرانی ئەرزش ئەوێت، یە لەباری ئابووریەوە تووشی قەیرانی گەورە ئەوێت. ئەوەی سروەت دروست ئەکا کارە، ئەنا هیچ کالایە لە خۆیوە سروەت نییە، تەڵا لە خۆیوە سروەت نییە، ئەڵماس لە خۆیوە سروەت نییە. ئەمە ئینسانەکانن کە ڕەوایەتی پێدەنەیکەنە سروەت. سوالکەن لە خۆتان، بۆ دەوڵەتی ئێرانی جاران پاسی ئەگرت بۆ خەڵکی بیانواتە ڕێپێوانی 22 بەهمەن، بەڵام ئیمساڵ لە شاری سنە پاسی دانیاگە بۆ خەڵکی لە لادیەکان و بیانهێنێ بیانوا بۆ جەژنی نەورۆز. سوالکەن لە خۆتان، بۆ دەبێ وا بکە؟ ئەگەر جەژنی نەورۆز قەرارە دەوڵەتە ئێران بڕۆخێنێت، دەوڵەتە ئێران بۆ ئێشێ جەژنی نەورۆز بەرپاکات و خەڵک بە زۆر بوات بۆ هەڵخستنەوە و داخستنەوە؟ ئەم جەژنی نەورۆزە چی واتیا کە دەوڵەتە ئێران ئێشێلی بترسێ؟ ئینقلابی واتیا، کاوە قیامی کردووە بەر عەلەیهە زوڵم زەحاک. ئەمە نەمادێکە وا بووگە بە سونەتێک دەی تۆ ئێشێ ئەوڵ دەفە پێناسەی کاوە بکەی لێو دوا پێناسەی زەحاک بکەی و بێشی زەحاک چۆن زەحاکە تا ئەم نەورۆزە خەتەرناکوێ.
هەر لە خۆی و خۆبادان و هەڵخستنەوە و جێ لە کوردی ئەبەرکردن و گۆرانی وتن و هەڵپەڕکەکردن دەوڵەتە ئێران ئەخا چۆن ئەم کارە ئەکا، چۆن ئەم کارە ئەکا کە دەوڵەتە ئێران ئەکەوێ. دێ ئەگەر دەوڵەتە ئێران ناکەوێ منفەتحەکەی بۆ دەوڵەتە ئێران چییە؟ بەرپاکردنە جەشنە نەورۆز. ئێمە لە دادگای قیامەتیانی هەڵەبجە سابتمان کرد کە پارتی و یەکێتی سۆسیالیست حرەکەتە ئیسلامی تەمامەم حیزبانە لە ژێرە فەرمانە قەرارگای ڕەمەزانە بە هیدایەتی ایالاتە متحدەیە ئەمریکا بە مەجبورکردنە دەوڵەتە عێراقی بە بەکارهێنانە چەکە کیمیایی و منتەقەی هەڵەبجە خەڵکی ئێمە بتۆقێنن و بکوژن. سوال: ئایا خەڵک باوەڕ بەمە ناکا؟ دێ ئەگەر خەڵک باوەڕ بەمە ئەکا بۆ خەڵک بەرهەستێکی نییە، بەرهەڵستێکی نییە بەرامبەر بەمانە؟ چۆن ئەتوانێ ئەو مەعاشەی کە یەکێتی پێ ئێدا بیژەنێ بە خوێنا و بیخوا، کە پارتی پێ ئێدا بیژەنێ بە خوێنا و بیخوا؟ چۆن هەم کوڕە خاسەیشە هەم کوڕە خراوەیشە؟ ئەم چۆن چۆنانە، ئەم چۆن چۆنانە جوابی گەرەکە، جوابی گەرەکە. لەو پرۆسەی وا لە جیهانە بەحسم کرد، ئەو کەسەی کە کۆمونیزمە نووسێ بە ناوی مارکس یەک قسە ئەکا، یەک پێشفەرزی هەست، فەرزەکەی ئەمەسە: هەموو مێژووی دنیا مێژووی شەڕ چینایەتی بووە. ئەم فەرزە مارکس گەرێکی بیکاتە ناو مێشکەتۆ، وانیە، وانیە. بەڵام مارکس گەرەکی چی بکە؟ مارکس خوێندنەوەیکی واقعی هەست. مارکس ئێژێ ئەم مردمە بە ژیانیانە مردم نۆگن، یعنی مێگەلێکی بە کۆیلێتی کێشریاک بووگن نەسڵەندەن نەسڵ. یەک اتفاق کەوتگە لەو ئنجمادە، لەو سەهۆڵ بەندانەی وا ئەمانەی هێشتگەسۆ لە بەردەگی و بەندەگیە، لەو بەنە ئەو بەنە پسیاگە، ئیستە کاورا بەردریاگە بەس خۆی ماگە و لەشە خۆی و هێزە خۆی بڕوا بیفرۆشێ. یەکەم مانع کە ئەم ئینسانە نەی ئەویست گۆڕانکاری لە خۆیان دروستکات هەڵگیریاگە. ئێستا تۆ ئێشێ ئەم خەڵکە هیدایەت بکەی بەرەو ئەوەی کە ئەم خەڵکە لەم دنیای تازە کە بەرهەم تێ بەدەستەکانی ئەو بەهێزە ئەو خۆی ببێ بە ساحێ و تەمامە هێز و تەمامە مالکیەت. یعنی ئەو خوێندنەوەکەی ئەوەسە تەمامە ئەم خەڵکە دنیا کۆیلە بووگن، دەرفەتێ پەیا بووگە لە پێگەی کۆیلەتی دەرچن بگەن بە پێگەی کۆیلەتی تازەی نێو کارخانە. ئێستا ئەتوانن بەهۆی ئەوەی کە ئازاد کریاگن لەو بەندەی وا بەستە بوونیوە، ئیبن کوڕ لە دوای کوڕ ڕعیەتون، ئێستا ئەتوانن ئازاد بگەڕێن بڕۆن بۆ هەر کوێیەکی دنیاوە هێزەکانیان ئەسێنن. خەڵک لە ڕانیە و لە پشدەر و لە لادیەکانە ڕانیە و پشدەڕ و کەلار و بەغا و تاران ئەکەوێتە ڕێ خۆی ئەگەێنێتە بریتانیا، ئاڵمان، مالەزی، ئەندۆنێزی، قەتەر، بەحرەین. بۆ لەبەرەوەی کابرا بەس خۆیەتی ناوی ئەحمە حەچێکی نییە، حەچێکی نەماگە، بەس خۆی ماگە و هێزی کارەی. بازاڕی تاران، بازاڕی سلێمانی، بازاڕی هەولێر، بازاڕی بغا کارەکەی ناکڕێ تا بەیانی بڕواتە سەرمەیان بێژێ ئیش ئەفرۆشم بە ساعەتێ 1000 دینار، کەس لێ ناکڕێ. ئەی ئەم ئیش ئەفرۆشم بە ساعەتێ 1000 دیناریشی بیواتە کوێ؟ بیواتە ئەو جێگەی وا ئیشی لێ ئەکڕن: ئاڵمان، فەڕەنسا، بریتانیا، مالەزی، ئەندۆنێزی، سنگاپور، وڵاتانە خەلیج. خۆی وەکو کەرەستەی خۆی ئەنێ بە بازاڕۆ. کاگرا حاڵیمان بوو. ئیستە سوالەکە ئەمەسە:
چ دەورانێک تەی و ڕێی بووگە کە من لە لادەیەکی پشدەرە بەم نەتیجە گەیگەم کە بە خۆفرۆشتنە خوام ئێشی خۆم گەێنمە لەندەن. ئەمە تەمامە داستانێکەوە لە کورد قۆمیاکە، ناکرد لە کورد، لە تەمامە مەردمە دنیا قۆمیاکە. و ئێمە گەرەکمانە ئەمە بکەینەوە. ئەگەر گەورەترین کێشەی ئێمە ئەمەسە، خەڵک ئێژی خەڵک لە هەرێمە ڕاناپەڕێ، ئێژی بۆ ڕاناپەڕێ، ئێژی لەبەرەوەی ئاڵتەرناتیڤ نییە. نە، واقعەن ئاڵتەرناتیڤ نییە، ئاڵتەرناتیڤ هەست. ئەی بۆ ڕاناپەڕێ؟ لەبەرەوەی خەڵکەکە لە هەڵس و کەوت و کۆمەڵایەتی و ئابووریە قەتی سماگە. خەڵکەکە مەعاشەخوا، بندیوارانەگری، پێشمەرگەس، مامۆساس، موەزەف و فەرمانبەری فڵانە دایرەس. سوال ئەمەسە، گەورەترین کارە ئینقلابی ئەمەسە تۆ ئەم کاورە لەم جێگە بترازێنی، حازر وێ دەست لە مەعاشی مامۆسایەتی هەڵگرێ، حازر وێ بۆ 6 مانگ بۆ ساڵێ تا قیامەکە هەڵەسێنێ دەستی لێ هەڵگرێ. ئەوێنی خەڵکەکە دەستی لێ هەڵناگرێ. من وەکو ڕابەرا خێزی کوردەوارە سەربەخۆ ڕۆژ نییە بە دەیان تەلەفۆن بالقووە هەزاران هەزار نیرویە کە دڵیان ها بە ئینقلاب و ئاخێزۆ پەیوەندی نەکا بە من و یارانە، بەڵام بۆ وێسیاگن دەمامەکەکە لانادەن. بە زوانە مەزهەبیەکە بۆ حاڵیان لێ نایێت، بۆ حاڵیان لێ نایە. ئەمە گەورەترین کێشەس کە حاڵی لێ نایێت. سوالە مەسە، مردمێ لە سەرزەمینە ئێمە ئاڵەفجەڕە گشتیان هەست، دارسانە گشتیان هەست، زەمینە گشتیان هەست. چۆن حازرە بن دەسی لێ هەڵگرن؟ چۆن حازرە بن دەسی لێ هەڵگرن؟ چۆن ئەم خەڵکە وادار ئەەکەی دەسی لێ هەڵگرێ، مڵکەکەی خۆی، مڵکە ئابا و ئەژدادی، دەسەڵاتە خۆی، چۆنیتیە منبعی دەرامەدە خۆی، ژیان خۆی، ئەوەی هێزی پێدا، قودرەتی پێدا، دەسەڵاتی پێدا بەریدا، تا بێت لە شارە سلێمانی و کەلار و ڕانیە و ڕوانسەر و مەهاباد و شنۆ و تاران و تەورێز و ئەسفەهان کاورا ببێت بە تەنیشتنشینە ئەم شارانە. چۆن ئەم کاراکەی؟ ئەمە پرسیارێکی مهمە. کابرا ئێستا حازر نیە دەست لە مەعاشی مامۆسایەتی هەڵگرێ، بەڕواڵەتیش هەر نۆکەرە پارتی وێکێتیە. زۆر گەرەکی خۆی گەورە نیشاندا لە زۆنی سەوز و جمێنەدا بە پارتی، لە زۆنی پارتی و جمێنەدا بە یەکێتی. فەسیە خەفێت و تەواو هیچ اتفاقی ناکەفێ. سوال بۆ واسە؟ دێ ئەگەر واسە چۆن باواکانە ئێمە دەستیان لە هەرچی شتی خۆیان هەڵگرت؟ فەرقێک کە سەرزەمینە ئێمە تەکە سەرزەمینەکانە ترا هەسی ئەمەسە. مردمە ئێمە وا لە هەموو شتێ خریاگن، وەختێ تێنە ناوە شارەکان نابنە کرێکارە کارخانە، نابن بە هێزە مەوەلدەی بەرهەمهێنەر. کابرا لە هەموو شتێک لە دەسەڵات و لە قودرەت و لە ئەربابیەت ئەکەفێ و حەجێ ناگا. یعنی وەکو ئەوانەی ئەوروپا نییە کە دەسی لە زەوی ئەوڕێ لە نۆکەریە ئەرباب دەرتێت ئەبێ بە کۆیلەی سەرمایەدار. مردم ئێمە وای پێ نایە. مردم ئێمە ئەبێ بە کۆیلە، وەلێ ئەبێ بە کۆیلەی حیچ و پوچ. نەدەسی بە بەرهەم ئەگا، نەدەسی بە سەناعەت ئەگا، نەدەسی بە بازار ئەگا، بە حیچ ناگا. ئەی ئەبێ بەچی؟ ئەبێت بە بازاڕی مەسرەفی
کالاکانی وڵاتانی گەورە بریتانیا، فەڕەنسا، ئەوروپا، ئەمریکا، چین و نوێنەرەکانی بە عنوانی دەوڵەتەکانی کە هاوردەی ئەم کالانەکەن. ئیتر ئەبێ بەچی؟ ئەبێت بە هێزی زەخیرەکرا و پاشکەوتکراوی خۆفرۆش. یعنی چی خۆفرۆش؟ یعنی ئینسانی وا حەچێکی نییە چووەتە ناو لیست، هەر کاتی ئەم جەهانە تووشە قەیرانە خۆفرۆش بوێت دەستی تێکەن لێ هەڵگرن. پێژن سەرمایی متەغەیر. پس تۆ سەرزەمین و کوردەوارت ئەبێ بە دوو پێگە بۆ نظامە سوڵتەی جیهانی. تۆ قەرار نییە ببی بە ساحەوی سەرمایەداری، قەرار نییە ببی بە ساحەوی کارخانە، قەرار نییە ببی بە ساحەوی سەنعەت، قەرار نییە لە تیجارەتی جیهانیا بوویت، بەڵکو تۆ سەرزەمینت تیا هەنێ کار بەدەستدا ئەنێن تا تۆ بکەن بە بازار و مناسبات و هەڵس و کەوت و کۆنت لەبین بووەن. مناسباتە تازە کدای ئەنێن مناسبات و وڵاتێک نییە وەکو ژاپۆن تا تۆ ببی بە کرێکارە سەنعەتی. ئەی مناسباتی کامە مناسباتە؟ تۆ بۆ تعریف کریاگەسە و تۆ چی بی؟ تۆ بازارە مەسرفە کالاکانە بەرهەمە ئەوانی مەواد خام بۆ ئەوان بەرهەمەهێنی، یعنی مەوادی معدەنەکانت، یعنی مەوادی نەوتی، یعنی دارسانەکانت مەوادی خامە هەنێرن بۆیان. و ئەمما نیرویە ئینسانیت، هێزی بەرهەمهێنەری ئینسانی بێ هەمە چیزی هیچ و پوچ بەرهەمهێنی بۆیان. ملیۆن ملیۆن لەشکەری بێ هەمە چیزی هیچ و پوچ دروزەکەی تا هەر وەختی گەرەکیانە لە هەر کوێیەکی دنیا بە قەیرانە خوەن، تۆ ئەم زەخیرەیانە پێبەی وەکو نەوت و گازەکە کە پێیانە دەی. ئەی زانکۆکانی هەرێم خەریکی چین، زانکۆکانی تاران خەریکی چین، 2850 زانکۆی واتیا، نە کرێکاری متەخەسس دروزەکە، نە ئینسانی باسەواد و بەرهەمهێنەر دروست ئەکا. ئەی چی دروزەکە؟ ئینسانی کۆیلە قبول کە کۆیلایەتی قبولکە دروزەکە، ئستسمار پەزیر دروزەکە، شیت و شەیدای غەرب، دیوانەی غەرب، مطیع و فەرمانبەردار غەرب. ڕۆژ ئاوا بێ هیچ پەیوەندیەک، نە تەعەسوبی هەست، نە پەیوەندی کۆمەڵایەتی هەست، نە باوەڕی هەست، نە ئیمانی هەست. خوای پوڵە، خوای مەسرەفکردنە، دەسەڵاتیشی نییە کە لەی سەری خەریکە ئەتەقێت ئامادەست هەر تەعەدای قبوڵکە، ئامادەست هەر تەعەدای قبوڵکە. بۆ ئەوانەی حکوومەتە هەرێم پێیان وایە کە ئەوەی ئەڕواتە زانکۆ و شەهادەیە ئەگرێ ئێشێ دەسی بە کارکردن بگا، کێ ئەم ڕساڵەتی بوتکە؟ کێ ئەم گارانتیەی بە تۆ داگە؟ تۆ بۆ پێت وایە حاکمیەت ئێشێ لە تۆ هێزێک دروستکە کە تۆ ئیشکەی؟ بۆ تۆ لە کامە بوار و کەرتا ئیشەکەی؟ کەرتە کاسبیە تۆ چییە؟ تۆ دەسەگرکە بە سیستەمە جیهانیە مۆنۆپۆلیە بازرگانی، یعنی پوڵ ها بەدەستۆ، سندوق جیهانیە پوڵ ها بەدەسۆ، بانکە جیهانیت ها بەدەسۆ، ئەرزێکت ها بەدەسۆ، وا تەمامە دنیا ئەسوڕێنێتەوە بازرگانی دنیا نەمایەندگیەکە. نە نە. ئەی تۆ کالا بەرهەمەهێنی، تۆ بەشی سەنعەتە هەست، کالا دروست ئەەکەی بۆ بەرهەمهێنانی کەرەستەی کالا دروست ئەەکەی بۆ بەرهەمهێنانی کەرەستەی مەسرەف. نە نە، ئەمیشە نیەی. ئەی ئەم سەرزەمینی ئێمە بۆ پڕبووگە لە ئەنگەڵ، نیروگە لە ئەمنیەتی، سپای پاسداران، ئەرتەش، پێشمەرگە، ئیتلاعاتی، ئستیخباراتی، هێزە پۆلیس. بۆ ئەم گشتە ئەنگەڵەی وا سروەتە جامعە ئەخوا و بەز مالکیەتە حاکمیەت و دەستگاهە کۆنتڕۆڵ خەریکە ئیدارە ئەکا وە چ دەردێگەخوا، وە چ دەردێگەخوا؟ ئەم ئەنگەڵەوە چ دەردێگەخوا؟ هەر سروەتە جامعەی ئەخوا، جامعەی سەرمایەدار
يعني مناسبات تولید، يعني بەرهەم هاوردن، يعني سروەت دروستکردن، يعني کارگەر کار ئەکات، سەرمایەدار ئەبزار کاریوا لەدەسا دەرنەتیجەیە بە گەیشتنە ئەم دووە بە یەکتری شتێک دروست ئەوێ بەناوە ئەرزشە ئەفزوودە، ئەرزشێکی زیادە. يعني چی؟ يعني ئەم چێوە تاوالە لەشەدارێکە مادەی خامە. تۆ ئەی بڕیت تێریتی ئەیبەی کار و هێزەکاری لێ ئەدەی، هێزەکاری لێ ئەدەی، ئەمە ئەگەر 1 پنس قیمەتی بوو، دوای ئەوەی کە تۆ ئەیکەی بەمە قیمەتی ئەبێت بە 1 پۆند. 99% قیمەت ئیزافەکە. ئەم 99%ەی کە قیمەت ئیزافە 99 پنسەی کە قیمەت چووگەسە سەری، ئەمە پێی ئێژن ئەرزشە ئەفزوودە کە بە کارە کرێکار دروست بووگە. سەرمایەدار لەم 99 دەرسەدێکی فرەی وەکو لە 180 ئەوە بۆ خۆی، سەدا 5 ئەدا بە کرێکار. کێ ئەم 99 دروست کرد؟ کرێکار. سەرمایەدار چی کرد؟ 80 برد بۆ خۆی، 5 دا بە ئەو. دەی ئێمە سروەت لە جامعەمان تەولید ناوێ لەم ڕێگە. ئەی چۆن تەولید دەوێ؟ بە فرۆشتنی نەوت و گاز، بە فرۆشتنی داری دارستانەکان، بە فرۆشتنی خاک، بەردی ئاسن، بەردی مز، بە فرۆشتنی ئاو. پارە تێ بۆ ئێمە، بۆ ئێمە نایەتا، بۆ ئەوەی کە بەخۆی ئێژێ دەوڵەت سیستەمەکە. بۆ خاتری ئەوەی ئەم مێگەلەی وا ئێمە بین 100 ملیۆنی 150 لەم کوردەوارە لە ژێرە کۆرپۆرێشنە تورکی ئێرانی عێراقی کۆنترۆڵ بکرین تا ئێمە زاوزێ بکەین، هێزە بێهەمە چیزە هیچ و پوچ دروستکەین. ئەوان بۆ تۆ دەستگای ئەمنیەت دروستەکەن، ئەرتەش دروستەکەن، لەشکر دروست ئەکەن، هەنێ کارمەند ئەگرن لە دەوائریانە تا تۆ کۆنترۆڵکە. پرسیار چه اتفاقی کەوت کە لە سەرزەمینە ئێمە دیاردەی لەش فرۆشی زیادی کردە؟ چه اتفاقی کەوت کە تەجمیل زیادی کردگە؟ چه اتفاقی کەوت کە لە سەرزەمینە ئێمە خەڵک هەر ئیشێکەکە؟ کێ تۆی وا پێ کردگە؟ کێ تۆی وا پێ کردگە؟ خۆ وەختێ تۆ ئەم پرسیارانە دروستەکەی ئێستاگەی بەمەی کە تۆ چۆن حاڵە خاسەوێ، تۆ چۆن حاڵە خاسەوێ، شاسوار خاسیەکە. ئینقلابە مردمە ئێران لە چوارچێوەی ئۆپۆزیسیۆنی ئێرانی بۆ گۆڕینە عەلیە خامنەی خاسیەکە. خاسەوێ تۆ زانیت بنەڕەتە داستانەکە چییە؟ بنەڕەتە داستانەکە ئەوەسە ئێمە ئینسانگەلێک بووین، گشتمان هێزە کۆمەڵمان بوو، مالکیەتمان بوو، گشتمان سەروەر بووین، گشتمان کارمان بوو، گشتمان پێگەی دروستکردنی سەروەتمان بوو. سەروەتیش بەس کالا نەبوو، دەستداری بوو، کەسداری بوو، نانداری بوو، سفرەداری بوو، هەرچی شتە داری بوو. کاورا دەستدار بوو، ناندار بوو، لادار بوو، سفرەدار بوو، مەڕدار بوو، ماڵدار بوو. تەمامی ئەمانە سەروەت بوو. هەمووی لە تۆ سنریاوە. فڕە دریاگیتە هەولێر، فڕە دریاگیتە کرماشان، فڕە دریاگیتە تاران. نە کەسداری، نە نانداری، نە سفرەداری، بێ ناوی، بێ کەسی، بێ هێزی، بێ خاکی، بێ زەمینی. کاورای کەرە کوڕەکەر هەچێکی نییە لەو ئێرانە، 1 سانتیمتر خاکی نییە، هیچێکی نییە نانی پێ دەربێرێ بیخوا. ئێژێ چوو ئیران مەبات، تەنەمەن مەبات. ئێژێ چون ئێران نەوێت لەشی ملیش نەوێت. وە درۆ بە مەحەزێ دەرفەتی بۆ دەرئەکەوێ، خۆ بنێ بە جێگەیەکە،
ساعەتێ 500 مەنی دەستکەوی وەکو ماینەکوێت ئەغارێنێ و خۆی پێوە ئەنێت. جا حەزەکا کۆی توێ، حەزەکا بازارە بەغاوێ، حەزەکا بازارە ئەسەموڵ وێ، حەزەکا بازارە برلین وێ یا لەندەن وێ خۆی پێگەێنێت. ئەم ئینسانە نەوەتەنی هەست، نەخاکی هەست، نەتەعەلوقی هەست. ئەمە ئینسانێکی مزوری خۆفرۆشە وا کەسێ نییە بیسێنێت. هەر کەس بیسێنێ نۆکەرێتی. نۆکەری ئەوەکە لە سەرزەمینە ئێمە خەڵکە کوردەوار قەرارە تو سەرگەرم کەن پەینەوەی وە بێ هەمە چیزی و هیچ و پوچی خۆت. لەبیرە بچی کوڕەکێ بووی، تۆ کوڕەکەی خەڵکت کوێی، تۆ ئیشی لەبیرە بچی بە تەلەڤیزیۆن، بە سریاڵ، بە هەڵخستن وەکو قم هەڵتەکێنە، بە جەشنە نەورۆز، بە ئێڤنتە هەڵپەڕکە مەشغوڵە ئەکەن، مەشغوڵی. تا بیر لەوە نەکەیت و چەنێ بەڵبەختی، تا بیر لەوە نەکەیت و چەنێ بێ هەمە چیزی، تا بیر لەوە نەکەیت و چەنێ بێناوی، تا بیر لەوە نەکەیت و قەرارە بەرەو کوێ بدوێن. سەرزەمینە ئێمە قەرارە بێت و پاتایە. کاورە لە خۆت بپرسە، تۆ نە زەمینە هەست، تۆ نە سەنعەتە هەست، تۆ حەجێکە نییە بێژگە لە خۆت، بازاڕێکیشە نییە ئەم هێزی عەزەڵاتە بسێنێ. تۆ چیت هەست؟ ناوگەڵە هەست. یا ئێشی عەزەڵاتە بسێنن یا ئێشی گۆشتە لەشە بسێنن. کامیان هەڕاجەکەی؟ کامیان هەڕاجەکەی؟ ناوگەڵە یا عەزەڵاتە؟ عەزەڵاتە کەس نایسێنی. بەڵام خوا هەڵی ناگری بازار بۆ ناوگەڵە هەست. تۆ ئیشی بازاڕەکەت بکەی بە توریستی تا لە ئەمریکاوە کاورا بێت $1000 خەچکە کەنیشکە تۆ کوڕە تۆ ناوگەڵی بنێتە اختیارە کاورای ئەمریکایی بە $50. تۆ قەرارە وەکو تایلەندە پێ بکەن، پێت ئەکەن. تا تۆ هیچ وەخت لە خامفرۆشی دەرنەیی. بۆ خاتری لەمە تێبگەی با مثالێکت لەبارەی ئەمریکاوە بۆ بەم. بۆ لە مانیفێستەکەی حزبی کۆمونیستی مارکسا باسی ئەمریکا ناکرێت لەبەرەوەی ئەمریکا هێشتا نەوگە بە وڵات بە معنای وڵاتەکانی ئەوروپا. یعنی چۆن؟ تا مناسباتە سەرمایەداریە تۆخ بێتە ناوی. یعنی چه اتفاقی لە ئەمریکا نەکەوتکە؟ یعنی ئەمریکا هێشتا زەمینی واتیا پان و بەرین هەر کەسێ تۆ ئەوەی ببێ بە کرێکاری خۆفرۆش بەلای تۆ خۆفرۆشی ناکە. 3 مانگ خۆفرۆشیەکە تا تۆزێ پارەتێتە دەستی یەکسەرە هەڵی ئەگری ئەڕوا زەمینێ بۆ خۆی پاک و ئەکات و ئەبێ بە زەمیندار بۆ شروعەکە بە کشتە تجاریکردن، جوتە تجاریکردن. بریتانیا ئەخوا بە مشکڵ لە ئەمریکا لەبەرەوەی ئەو هەر خەڵک کۆچ ئەدا تا ئەمان بڕۆنە ناوە بازنەی بەرهەمهێنان و کارە مزی ڕۆژانە. ئەمانە ئەڕۆن زەمینێ بۆ خۆیان داگیرەکەن و شروعەکەن ئەبن بە جوتیار. دەیمە خۆ ناکری ئەوەسە کە ئەمانە بەردەی ڕەش ئەوەن تا بەردەکان لە خزمەتە ئەربابەکانە هێزە دائەمیە کاربوون. دەوڵەتە بریتانیا تێ لە ئەمریکا چی ئەکا؟ بە حکوومەتە مەحەلیەکانی ئەمریکا هەمووی خاکە ئەمریکا ئەکا بە مالکێتە دەوڵەت وە قیمەت ئەنێتە سەر زەوی ئەکا بە کالا، زەمینە خوداوەند ئەکا بە کالا. لەگرا کارە تۆ نییە کە زەمین ئەکا بەهنە تۆ، ئەبێ بە کالای دەوڵەت. بۆ ئەبێ بە کالای دەوڵەت؟ لەبەر ئەوەی کە زەمینێک کە مفت و بەلاش بوو تۆ ناتوانانی خەڵکی پێ بکەی بە کۆیلە. ئەی چۆنێکی بە کۆیلە وەختی نرخەنیتە سەر زەمین؟ دەوڵەتە ئەمریکا مەسەلەن تێت بۆ هەر 2.5 زەمین ئێژێ $400 دەیکرێکارێ ڕۆژی $1 دەرامەدیسی. کاورا بۆ خاتری ئەوەی کە 5.5 زەمینی بوێ خەرجی خۆی و ژن و مناڵی با ئێشێ 15-20 ساڵ ئیشی عەزەڵاتی بفرۆشێ تا بتوانێت لە 20 ساڵی داهاتووە 5.5 زەمین کڕێ.
ئەمە چ گارانتیەک ئەدا بەوانەی وا سەرمایەدارن ئەو گارانتی ئەدا هەر کۆچەریە تێ بۆ ئەمریکا 20 ساڵ ئێشێ هێزە بازووی خۆی بفرۆشێ بە ئەو ئیتر یەکسەرە خۆی نابێ بڕوات بە تەبدیل ببێت بە بەرهەمهێنەرە مستەقل یا سەربەخۆ لەگرا حاڵیت بوو جا ئێستا حاڵیت ئەوێ بۆچی شوقەیە لە سلێمانی لە وەسەتی ئاسمان وە قیمەتی 200,000 دۆلارە بۆچی لە شاری کرماشان شوقەیەوە خەڵک نانی نییە بیخوا وا حیچێ بەرهەم نایە وایە کارخانهینتیان نییە وا وەسڵ نییە بە شەبەکەی تجارەتە جەهانی وە وا حیچێ نییە بۆچی لە شارە کرماشان ئێشێ ئاپارتمانێک بە ئاسمانگۆ 5 میلیارد وێ بۆچی ئێشێ لە شارە پاوە ماڵ بێت و 1 میلیارد من 2 میلیارد من بۆ نیویۆرکە منهەتەنە بۆ لەبەر ئەوەی کە تۆ تەزمین بدەی بێ هەمە چیز کڵاوبەردار دز خۆفرۆش ئەمانە ئەویت تا تۆ ئەو 1 میلیاردە پەیاکەی تا لە خیاڵە خۆتا بگەی بە 100 متر جێگە تۆ حتا بەمە چ ئێتفاقێگە کەفێ تۆ هەتایە هێزە خۆفرۆشی تۆ 50 ساڵ هەڕا ئەەکەی کڵاوبەرداری ئەەکەی خۆ ئەفرۆشی لەش ئەفرۆشی ناوگەڵ ئەفرۆشی ئەقڵ ئەفرۆشی تێی بۆ ئوروپا ئەڕۆی بۆ ئەوێ دزی ئەەکەی خۆ دەکەی بە کۆڵبەر قاچاقچێتی ئەەکەی ئەویت بە خایەماڵە دەوڵەتە ئێران ئەوی بە چی؟ ئەوی بە پازدار ئەوی بە جاش ئەوی بە فڵان بۆ لەبەر ئەوەی بە مالکیەتە 100 متر زەمین لە شارە پاوە بکەی تۆ ئیتر نەسەروەری نەپیا گەورەیەکی نەبیر لەماکەی تۆ لەم جیهانە تۆ ئستعدادێکیشە هەس بوویت بۆ گەورەی ئەم دنیا تۆ هیچ وەخت لەوە بیر ناکەیتەوە تۆ ئەبی بە هێزە خۆفرۆشە بێ هەمە چیزێک وا هەرچی کارە ئەیکا بۆ 100 متر و حاکمیەتە جیهانی چی گەرەکە مشتێ ئینسانی بچووک کریاگی گەرەکە وا بۆ مالکیەتێک کە قەرارەوە دەسی بێرێت هەرچی کارە ئەیکات 100 متر تەراکم لە ناوە ئاسمانگا بە 1 عۆمر نۆکەری دزی خۆفرۆشی بێ ئەخلاقی بێ بنەمایی هەرس و تەمەع بەدەست بێنێت ئەوەی بووی کورە ئەوەی جاران باوە گەورەکانی بووی سەرزەمینی بوو خاکی بوو مالکیەتی بوو سەروەر بوو ئەرباب و گشتی لە دەستدا ئەمە وەسە مناڵەیەک وا پێی وایە 2 دانە تراوڵ چەکە 100,000 تمەنی پێبەیەک فرەکەمە چون 2 دانەس وەلێ بیکەرۆ قەپە بەستە ئەسکەنازە 500 تمەنی 500 تمەنی 4 بەستە بەوە دەسیوە کاورا هەری ژمێری چون ئەمە پوڵە مناڵەکە نازانێ ئەم کاغەزە وا لەسەری زەربکریاگە 50,000 تمەنە ئەمەی وا لەسەری زەربکریاگە 500 تمەنە ئەمە 99 بەرابەری ئەمەسە مناڵەکە بەمە ئێژێ پوڵ بەمیشە ئێژێ پوڵ ئەمەی کە پێژێ ئێژێ من 1 دانە پوڵم هەس وەلێ وەختێ 500 تمەنی پێدە ئەوێت و ئێژێ من 100 دانە پوڵم هەس یەکێکە وەلێ مناڵەکە فکرەکە 100 دانە پوڵی هەس ئەمە 1 دانە پوڵ ئەسڵزایەکی سەروەری گەورەی مەردی خانمی ئاغا سەخیفی ئەەکەی بێ هەمە چیزی ئەەکەی جائژی تۆ کوڕە زرنگەی ئیستا بێ بڕۆ لە ئاسمانە پاوە بووە لە ساحێوە 200 متر ئاپارتمان جا لەم ڕێگە کڵاوبەرداری کە دزی کە لە براو بیوەڕە لە خەڵکی بیوەڕە زەمین داگیر کە بووە هێسەر بووەوە نۆکەرە دەوڵەتێ ئەوەی گەوادیە بیکە لەبەرەوەی بوویتە ساحێوی 100 متر تەراکم لە ئاسمانە سوال تۆ تا ئیستا فکرە کردگەسۆ کریدیت کارت لە ئوروپا بۆ ئەدەن بە تۆ مۆرگەی جو مەسکەنە ماڵ بۆ ئەدەنوە تۆ چون دەوڵەتەکەی فرەخاسە گەرەکە تۆ مالکیەتە بوێ چۆن دەوڵەتە بریتانیا تەزمین کاتۆ هەتایە ڕعیەتە بنێ کوڕە ڕعیەت ئەمێنی تۆ چۆن تەزمینی کا ئەی چۆن بحرانە ئەرزشە
تەولیدە ئیزافەی خۆی حلکە بۆی کەەوە تۆ کریدیت کارتەدا تۆ هەر ساڵە توانی ماشینی نوێکەی تۆ حتا عمرە هەز وەکو هێسر کارەکەی قەرزایی تۆ چه اتفاقی لەکەفێ تۆ فقط ئینسانێکی لەشفرۆشی هێزفرۆشی نە سەروەری نە گەوری نە بیر لەوە ئەەکەی تۆ جۆرێکی ترم دنیایشە ئیدارە ئەکرێ جۆرێکی تریش ئەکرێ مالکیەت بوێ لەم دنیا من جۆرێکی تریش هەم قەت ناتوانێ بیری لێ بکەیتەوە وەختی نییە نایەڵێ فکرکەیت و ماڵێک ئەسێنیت تۆ تەمامی ئەم گۆی زەمینی خوداوەندەت لێ سنریاگەسەوە قەتیسیان کردگەسە ناوە 90 متر جێگە لە شار لەندەنە کردیانە بە ئاپارتمانێک داوات لێ ئەەکەن 2 ملیۆن پۆند هەتایە بە ئەجداد تۆ بە 2 ملیۆن پۆند پوڵاگەی بە ساعاتێ 10 پۆند و 15 پۆند کار ناگەی تێوە تۆ ئێژێ بێ بڕۆ ئاپارتمانێ لە فلانە جێگەیەکە لە فلانە شوێنێکە بسێنە بە 100,000 دلار تۆ چەندێ قەرزاری تۆ 80,000 دلار قەرزاری ماوەکەوا لە ژێرە قەرزە بە سوودە 5% و 3% و 15% و 14% خەریکی ئینترست دەدەیت و ڕێیتە دەیتەوە چه اتفاقی لەکەفێ تۆ ئەوی بە ساحەیەوە ماڵ کورە نە تۆ تەوەهم لێتی داگە تۆ بۆ ئەو بووگی بەخۆ فرۆشە هەتایی گەرانتیەکە بە شێت نییە ئەی بۆ ئەو پوڵەیەکە بێتە دەستی تۆ هانە ئەدا بڕۆی بیدەی بە ماڵێ ئێژێ سەرمایە گوزاریە لەبەرەوەی تۆ قەت تەبدیل بە ئینسانێک نەویت کە مستەقلەن تێیتە ناوە ئابووری و هێز دروستەکەی پوڵەکە دێشی بڕاتەکوێ بڕواتە ناوی تەوەهمی بینایەوە داکەوتگە دەنەفەری پێکۆ نەکەیتەوە ئەم دەنەفەرە کێشە دروستکە بۆ دەستگا و بۆ سیستەمە بەرهەماوردن و سیستەمە بازرگانی کردن بۆ تۆ ئیتر تەولید ناکەی تۆ ئیتر هێز لە دەست ناگری تۆ ئیتر هێزێکی گەورە بم پوڵە دەرنایری تۆ ئەیوێ ئەیدێ بەچی ئەیدەی بە وێلایەک ئێستا دوو بژاردەوە لە بەر ئێمە گەرەکمانە حتا تەمەنمان هەست خۆ بفرۆشین وە بە هیچێ نەگەین ئەوەی وا فکرەکە داگێسیە بەرە من دەدانە ئاپارتمانی سەنگە وەختێ گەینە 7 ساڵی ئەو من یەکێکین بەم بیانوە کە من ژیانم کرد سەروەریە خۆم بەدەست بێرم ئەو سەری خستە خوار و نۆکەرە بن بوو ئێستش ساحەوی هەچێ نییە بۆ پولیشە هەچێ ناکات مەرتەبە ئیجتماعیشی ناگۆڕێت هیچ حاڵیشی خاص نییە مناڵەکانیشی هیچ گارانتیکیان لە زیندگیان نییە ئەی من چیم کرد من هاتگەم مناسباتە چۆنیەتیە داڕشتنە ئابووری سیاسی و ئیجتماعی بگۆڕم تا تێە هەم خۆم ڕاحەتوم هەم مناڵەکانم یا ئەیگۆڕم یا حەداقەلی ئەوەسە من حتا مردم خۆمم نەکرد بە هێزە خۆفرۆشە نظامە سوڵتەی جیهانی نەچوومە ژێرە ئینقیادی خۆمم نەکرد بە ماستاوچی من یا ئەمە ئەگۆڕم یا کۆی نەنابم یەکێکیان وەلێ تۆ حتا ئاخری عمرە کۆی دەبووی فکر ئەەکەی بە مالکیەتە ئاپارتمانی حاڵە خاسە حاڵە خاص نییە چون هەر نۆکەرە بنی وەکو هێسر خەریکی کارەکەی لە ئاخری شوحەچێکە نییە من حەد لە تۆ بردمەوە دەئیستە تێنەوە سەر ئەوەی کە بۆچی کێ ئێمەی بێ هەمە چیز کرد ئێستا مناسبەتە هەڵبجەست بزانە کابرایە کەسوکاری هەست ئاڵف جەڕی هەست مڵکیەتی هەست بەسەر زەمین و مڵکیەتی هەست بەسەر هەرچیشتۆ هەست تۆ چۆن کۆچی ئەدەی تێ ئەیکەیتە بێ هەمە چیز لە سلێمانی چۆن بە پرۆژەی یەک لە دوای یەک سلێمانی دروستەکەی سیستمی بۆ تعریفەکەیتەوە سیستمە بازاری بۆ تعریفەکەیتەوە پۆلی بۆ تێری ئەوڵافە لیرێ عوسمانی بۆ تێری دەعانەی بۆ تێری وردە کالای بۆ تێری وردە شێوەی بەرهەمهێنانی خەڵکی لە بین ئەوەی ئیستا خەڵکەکار تەسلیم ناوێ شەڕی بۆ دروستەکەی ئاخرین حەکەم
بۆ ئینسانەکان شەڕە. تۆ شەڕی بۆ دروستەکەی تحتەناوەچی تحتەناو مبارزاتە کورد تا خەڵک بکۆچێنی بێ هەمە چیزی بکەی. بەچی خەڵکە هەڵەبجە ئەوە مەعاش خۆر و سەرشۆڕکەر و پوڵن خوێنە باوکە و خۆخۆر. کەسێ خوێنە باوکە خۆی خوارد حەجێکی دروست نییە لەم دنیا. نە خیرەتی ماگە، نە مەردانێکی ماگە، نە گەورەیی ماگە، حەجێکی نەماگە. ئەم خوێڕیە خۆی و ئەژدادی نۆکەرەی تر بەردی بناغەی نۆکەری دانیا. و باش بزانێت نۆکەر حەدی نییە بناڵێ بێژە شەرایەتم خراوە. نۆکەر بۆ خاترەوەی لە نۆکەری بمێنێت و دائیمەن ئێشێ لە حاڵەتێکاوێ کە نۆکەری لە دەست ئەدا کەمی بوێت، ژیانی سەخت وێت، زندگیەکەی خۆش نەوێت، تا هار نەوێ قەت بگرێ. لذا تۆ ئیستە باوکە فرۆشت، کەوتیتە خوێن فرۆشی، سوحان ناو گەڵە ئەفرۆشی، واتە پێتێتە حەجێکە بۆ نامێنێتەوە بۆ فرۆش. وەزاتیشە نییە نوزە بکەی، زاتە نییە دە بکەیت. و یەکێتی و پارتی بۆ مەئمور کریان ئەم شەڕە ساختە دروستکەن تا تۆ دەست هەڵگری لە سەرزەمینە، دەست هەڵگری لە ماڵ و مەڵکە، دەستی لێ هەڵگریت بەناوە شەڕێک کە تۆ کردتە شکستت یا خواردە. ئیسا حاڵیت ئەوێ بۆ نانە یەکێتی ئەدەن، بۆ نانە پارتی ئەدەن، بۆ نانیان ئەدەن، بۆ ئەم کۆمەڵە جوولەکەیان هاورگە بەسەر تۆ چەکیان پێدەن و پوڵیان پێدەن، بۆ ئەیکەن. لەبەر ئەوەی تۆ بێ هەمە چیزکەن ئەمانە توانیانم کارەکەن. کۆمەڵە دموکراتی شوایان کرد، پەکەکەی شوای کرد. کاکە بە ئاعترافە خۆیان لە ساڵە 91 بەس 91 تا 98 کە من و تۆ لە بیرمان تێ 12,000 لادیان بە بەهانەی پەکەکە نابوت کرد. خەڵکەکە چووە ئەزمیر، چووە ئیستانبول. ئیشی چییە؟ لەبەر دەرکی لەش فرۆشخانەکان خەریکە پرۆتەکشن و کاندۆم ئەفرۆشێ بە خەڵکی. ناسەموڵ لە ئەزمیر دەستفرۆشە. بێچی کریا؟ بێسەروەری کریا، بێ بەرهەمهێنان کریا، بێ زەمین کریا، لە ملهوڕی کریا. تا چی دروستکە؟ تا لەشکرە عەزیمە بێ هەمە چیزی هیچ و پوچ دروستکات. هەر وەختێ ئەرباب نۆکەری گەرەکە وە وفور بێ بۆ تا قیمەتە کار لە خواراوێ. ئائیستە کاورا لە هەرێمە کوردستانە تێتەگرا، لە کارواش کارەکە بە ساعتێ 3 پاون. مینیموم وەج لە بریتانیا چەندێکە؟ 9 پۆند. مینیموم وەج یعنی پارەیە وا دەوڵەتی بریتانیا داینیاگە ئینسان حیاتی حیوانی بکات و بتوانێت بەرهەم بهێنێت و جیرێکی ترکە ئەویش حیاتی حیوانی بکات. 9 پۆندە. کاورای کورد تێتەگرا بە ساعتی 3 پۆند کارەکە. کاکە تۆ حاڵی بوو حاڵیت نییە لەم دنیا. هەرێم حکوومەتە هەرێم هاتگە تۆ بێ هەمە چیز و هیچ و پوچەکە بکات بە ڕعیەتە کوڕە ڕعیەت خۆفرۆشە کوڕە خۆفرۆش. گەرەکێ وات پێ بکە حاڵیتە ئێشە واویتە تا ببی بە هێز دنیا بوسێنن. کەس قسە قوت و ملفەراز و ئیدعاکەر و مدعی و ئەربابی نەگەرەکە. ئەرباب فرەس، نۆکەر حازری. هەر کە فرە نۆکەر و فرە ماساچی و فرە خۆفرۆش و ژنی ئەدا کچی ئەدا. ئێمە ئەومانەگەرەکە حاکمیت وایژی. ئێمە ئەومانەگەرەکە ماساوچی خۆفرۆش، ژن فرۆش، ناموس فرۆش، هەرچی شتە فرۆشمانگەرەکە. کوڕە خاسە و پیاگە خاسە ئەمانمانە نەگەرەکە. تۆ وەختێ لە هەرچی شتە بێ هەمە چیز کریابی چیت پێ ئەدەن؟ تەوەهومە شەهادەیە زانکۆیەکە پێدەن. تۆ چیت هەست؟ من ماستەرم هەست، من ماستەرم هەست. دەی چاو دەرەهات هەسە. تۆ 1000 هێکتار زەمینە بوو، تۆ 1000 نەفەر قەومت بوو، تۆ 1000 نەفەر هێزە ئینسانیت بوو. تۆ گەرانتیت بوو لەم دنیا پیاگی کوڕ پیاگیت. هەمووی دانیا تێ هەڵبریاگ مەستەرێکە گرکەسە دەس و هەر وەختێ مەیلیان بێ لێ دەیسێنن یکەن بە کاغەزێک. ئیسە تۆ تووشی تەوەهوم بگێژی من ماستەرم هەزنانم پێبن. تۆ زەمینە بوو داد ئیستا گەرەکتە بە ماستەر نان دەربێری.
من شهادەی پزیشکیم هەست هەر وەختی مەیلیان بێ لێ دەسێنن ئەیدڕێن فرێدەن ناویسە پێشخاڵ تا تۆ نۆکەرە بنە کوڕە نۆکەرە بنە کوڕە نۆکەرە بن بی. مارکس ئێژێ کالای هەرزان سەرمایەداری تۆپخانەی سەنگینی سەرمایەداریە وا دیواری چین لەبینەوە دیوارە چینەکان لەبینەوە. ئەها کالای هەرزانە چینی چیت پێتان کردە هاتانی کردە هەرچی شتە لە دەستاننا. خب ئایندەیە کە تۆ ئەیوێنی ئەمەسە حازری نۆکەرە بنە نۆکەرە بنە نۆکەروی ڕۆژێک ئەگات لە دەورانە مناڵەکەی توا من بە چاو خۆم ئەوێنم باوەڕکە دەستگاهی زاوزێت ئەفرۆشی کەس لێت ناسێنی بۆ لەبەرەوەی ئەوەنە زیایی کردە ئیتر خەڵک ئەویشتە لێ ناسێنی. بزان سەرمایەداری ئەخلاقی نییە ها تۆ فکرەکەی جیهان تێت هەڵەبجە ئەکاتە جینۆساید بۆ ئیشە بیکاتە جینۆساید. جیهان ئێژێ خەڵکە ئێوە کە خەڵکە کوردوگە نام و تەمەدن یاخی لە سیستەمە جیهانی وگە ئێشێ تربیەتمان بکردایە تا بەهاتایەتە ناو سیستەمە جیهانی بەهای هەست ئێشێ بیدەی با هەروە ئێمە داگمانە ئێمە ملیۆن ملیۆن ئینسانمان لەبەر سامرد ملیۆن ملیۆن ئینسانمان لە ناوی کارخانەکانە مرد ئەوە نییە بەڵام دنیای سەرمایەداریمان دروست کرد. بەها بە ناچارین چی بکەین. ئەها ترامپوتی خاوەرە میانەیی قەبیلەی تۆ ئیشێ بەها بدەیت تا بێتە ناو سەرمایەداری برسی بووی بکوژری لە بینچی لە تاو برسێتیا بمری تا چرخ تەوری تا بگەڕێت 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 دەنا لە بین نەچێت. تۆ فکرەکە لەگرا ئەخلاق معنای هەست هەسی تۆ فکرەکەی جەهان ناڕەحەتە کە هەڵەبجە دروست کریاگە. جەهان ناڕەحەتە کە ئەنفال کریاگە واقعەن وا فکرەکەی بۆ مەگەر جەهان پەشیمانە لەوەی کە بەردەداری کرد بۆ مەگەر جەهان پەشیمانە لەوەی کە کۆیلەتی ڕعیەتی کرد بۆ مەگەر جەهان پەشیمانە لەوەی کە 200 ملیۆن نەفەری لە جەنگە جەهانیە دووم و ئەوەڵا کوشت پەشیمانە مەگەر نا پەشیمان نیە بەهایە کە مەشەیە بماندایە تا ئەم دنیا دروستکەین. ئەی تۆ بۆ فکرەکەی دنیایشێ پەشیمان وێت و لە جەنایەت قێنی بێت. چون ئەو تەوەهمە بە تۆ ئەدەن ئیسە تۆ متوجه ئەویت کە قەرارە لە ئێمەی کورد جا فەرقە ئێمە چێتە کە مابەقیە لەم دنیا کاکە گیان ئێمەی کورد تەنیا حەزارەتێکین تەنیا حەزارەت و تەمەدونێکین کە نۆکەرە بنێ نۆکەرە بنێ نۆکەرە بنێ نۆکەرە بن نەبووگین ئێمە نۆکەریمان پێ قبوڵ ناکری. تماشای ئەوە مەکەن تەلەڤیزیۆنەکان نیشان ئەدا چەند ملیۆنێ لە ئێمە بووگەسۆ نۆکەر بەڵام لە ناخۆ ئەکسەریەتە مەردەمە ئێمە نۆکەری پێ قبوڵ ناکری. ئەمە ئەوێت و کامە سەنەد مارکس ئێژێ هێزە پرۆلتەر ئەوەڵ دەفعە کە شەڕی خۆی دەست پێکاتە کە سەرمایەدارە بە شکاندنە ماشینەکان دەست پێکا چون ئەقلی ناگا ئەبێ بە دوژمنی کرێکارانی تر کە لە وڵاتەکانی ترۆتێن چون ئەقلی پێ ناگا هێشتا نەیزانیگە کە ئەمە جیهانیەوە قەرارە گشتیان نابوتکە. لێو دوا ئەبێ بە تەبەقە و لێو دوا خۆ سازماندهیەکە ئەوەڵ دەفعە لە سەندیکاکانە تا بڕوات چەقە بکاتە کە سەرمایەدارە بێژێ بەشێکی فرەتر لە ئەرزشە ئەفزوودە بەوە من لێو دوا لەمە تێ ئەپەڕێت حیزب دروست ئەکا و لەگرا شەڕ دروست ئەکاتە کە سەرمایەداریە تا قودرەتە بێ. ئەها هاتن ئێمە بکۆچێن و لە شەرایەتمان دەست هەڵگرین حیزبیان بۆ ئێمە دروست کرد. تۆ دیت خەڵک ئەڕوێ ناوی ئەسڵحی هەڵەگرش هەڵیە کرد بێ ئەوەی بزانێ چی دەرەکە. ئەزانی چیە کرد؟ کورد نەیگەرە بوو ببێ بە نۆکەر نەبوو بە نۆکەر. یەکەم ڕێگە چوە ناوی کوێ چوو بوو بە پێشمەرگەی جەلال مەسعود قازی مەحەمەد
عوبەیدوڵای نەهری نەیگەرێک بوو ببێ بە نۆکەر نەیشی ئەزانی بوو نەی ئەزانی بوو ئیمڕۆژ هەرواسە تۆ فقط لە سەرزەمینە کوردەوارە ئەتوانی هێزە نظامی بە هەزاران نەفەر بگری چون ئەم خەڵکەن ڕەوایەتە مێژوویە نۆکەربوونی نییە ناوێتۆ نۆکەر مەلامچە گیری خوارگە لە حکوومەتە هەرێما بەدەسە خەڵکە کورد خەڵکە کورد ێژە کوا کوردایەتێکەکەتان یعنی من لە سەروەری نەماگم کوایەوە وعدەتاندا من سەروەروە من ئازادوە من گەورەوەم نەگەیکم پێی کوردەکە لە وەختی خۆی فکریە کرد ئەسڵحا ئەگرێ ئێژێ کورد تێت یعنی ئەم ئەوێتۆ ئەرباب کوردەکە تماشاکە خەریکە نەیکەنۆ نۆکەر وەم نۆکەری پێ ناکرێ ماساوچێتی پێ ناکرێ نۆکەری پێ ناکرێ خۆفرۆشی پێ ناکرێ خۆ بەکانا نازانێت پێی ناکرێ کوردەکە بۆیە بۆ ئەمانە ئەم کوردە حاڵا حاڵا ئێشێ لەسەری کار بکرێ تا لێی هێزی بێهەمە چیزی هیچ و پوچ دروست بکرێ بەس لە سەرزەمینی کوردەوارم شۆڕشە دەسی پێکردگە فەرق ئێمەتەکە مارکسا چییە مارکس وتی مەردەمە دنیا کۆیلە بووگە ئێمە ئێژین مارکس غەڵەتی کرد کۆیلەی کوڕە کۆیلە ناتوانێ قیامکە نایکە ئەیکێ ئەیکا ئەوەی کە کۆیلەی کوڕە کۆیلە نەوگە فقط کورد ئەتوانێ قیامە ئازادیە بەشەر بکە و ئەم ڕساڵەتە تاریخیە فقط لە سارشانی کوردە چون ئەمە کوردوگە ڕعیەتە بنە ڕعیەتە بنە ڕعیەتە بن نەوگە لەم دنیا و حەزارەتی بووگە و تەمەدونی بووگە و نەزم و سەقامە دانایان گۆڕانی بووگە گۆڕان یعنی دنیایان ڕاندگە وەکو نەزمە هەڵپەڕکە نەزمە هەڵپەڕکەیە کوردی شێوەیەکە لە ئیدارەی سیاسیە کورد چینێ دەسی گرکە هەر کەسێک لە هەر دەورێکە ئەتوانێت چۆپی بگرێت ئەم چین گۆرانی بێژەکان گۆ ئەڕانن ئەم هەڵپەڕکە گۆس ئەم ئەگەینە لای ئەو ئەگەینە لای ئەم ئەگەینە لای ئەو تا دەور ئەخوا و هیچ کەسێک بەری نەکریاگە لەم نەزمە کۆمەڵایەتیە و هەر کەسێک ئەتوانێ بڕوا چۆپی بگرێت و دەورێک بیسۆڕێنێتەوە ئالەگراژێ دنیا وەسە چۆپی دەورانە ئەمە سیستەمە کوردیە گەشتی تیا دەسەڵاتداروگە گەشتی تیا گەورەوگە کەس نۆکەر نەوگە کەس بێ هەمە چیز نەوگە گشتی کوڕەباوکە خۆیوگە گشتی ساحێوە مالکیەتوگە گشتی ساحێوە سۆت سەروەتوگە گشتی ئەو پۆتانسیاڵەی بووگە بێتۆ شا کوڕ شاژن بێتۆ شای شیرین شێوە شای ساحێ و سفەت شای شیرین بەشەر شای بەرزەمل کورد لە ژیان و نەزمە ئیجتیماعیە قرار نەوگە بە خۆشبەختی یا ڕزگاری ئەو جۆرەی کە دین ئێژێ ئێمە تۆ ڕزگار ئەکەین لەم دنیا و لەو دنیا کورد قرار وگە خۆی بە مەقام خوایی یا شایی بگە پس هەر شتێکە فرە بەرتەر وگە شایی وگە خوایی وگە جوانێتی شەهامەت دلێری دەستداری شۆرەت زەریفی شیرینی خوای وگە تەمەدون و کوردی تەمەدون خواسازە نا بەو تعبیرە دینیەی کە ئێوە بیوەنە ئەو فازە ئینسانە کورد زاتەن واسە تەمەدونەن واسە بۆ خاتری ئەوەی خەڵکە کورد بە مەوقعیەتە خۆی ئاگاهوێت و ئێشێ ئەم تاریخەی بۆ بەحسکەی دیبەیتەکانە ئێمە لە 2400 ساعەتە ئەمەی بەحس کرد بۆ کورد چیت لێ قۆمیاگە تۆ ئێشێ کۆچتیان بدایە بێ هەمە چیزیان کردایە و ئەیشیکەن لەمە زیاترە پێەکەن ملیۆن ئاوارەز بەم دنیا بۆ خۆفرۆشتن ملیۆنمان لەوەی کە بازاڕی نییە خۆی بفرۆشێ خەریکە بە ئەعتیاد و بە مەسرفە مەواد مخەدر لە بەی نەچێ ملیۆنمان لە پای سەرگەرمی و ئەلکۆل و هەڵخستنەوە و تەلەڤیزیۆن خەریکە نابوو دەوێت هێزێکی چاوەڕوانی بێ هەمە چیز کریاگ جا من ئەمانە لە کەڵامە جەمیشتە کوردانە
بوازحي توزيح دم هو سبب يوي كنهاتين أوابو إشي أم خلقه بفامي خليكة تشي بيتيد تو قرار نية بشر بميني ونايلن بشر بميني بو أم قيام أكريت برام بربد صلاة هريم بو آخيز أكري ولوي دسبيكا بو خاطري ويكرد بو أولي بار أفامي أمانة شكارن وقلالة شبكن بمكرد نتوتا هاد بسيستم اقتصادي وآبودي خويا دنا إشي خلافي ثابت كان أجر نتوان خلافي ثابت كان خلاف ادعاء خويا ثابت كان مرقو نمانيان زور نزيكا وإيمن لقل آخيزي كي سراسري أمة كردية أبين جاء ما بحج كاميان ناكري نبو عن تراني واتينا ناو خيابان وتزويع عقرنا دسيان وكو شاسوار وكو لاهور وكو كركان مسعود بيان ناكري چون استأيمت دمامك ما ندمو چاو أمانة لا دا خلق كرد مالكية خوي قرك خلق كرد إداري سرزمين خوي قرك خلق كرد قران ويشكوي خوي قرك أوي ليان سنگتي ريتيوا بكتانة بغا بكتانة تاران أو قانونانا أو سيستم دروسيان كردن لا يبوا صاحي وسرزمين أخوتي قوري أخوتي أما الداستانة كسك إيمان خليكين أيوين برو لا يوخوش